بەپێی دوایین راپۆرتی هەریەک لە بانکەکانی گۆڵدمان ساکس و RBS و مۆرگان ستانلی و ستاندارد چارتەر کە هەر چواریان بانکی وەبەرهێنانی جیهانین، دابەزینی نرخی نەوت بۆ خوارسی دۆلار دوایین قۆناغ نابێت و پێشبینی دەکرێت نرخی نەوتی خەو لە بازاڕەکانی جیهان بۆ $10 دابشکێت. لە کاتێکدا کە پێشتر پێشبینی دەکرا نرخی نەوت لە دەوروبەری $20 جێگیر بێت، لە ناوەڕاستی ساڵی 2014ەوە نرخی یەک بەرمیل نەوتی خەو لە بازاڕەکانی جیهان بە ڕێژەی 170 شکاوە و بە پێی دوایین هەواڵ نرخی یەک بەرمیل نەوتی خەوی برنت لە دەوروبەری $28 مامەڵی پێوە دەکرێت. بە پێی راپۆرتێکی بانکی بارگلیس لابردنی سزاکانی سەر ئێران و پێشبینیکردنی بەرزبوونەوەی هەناردەی نەوتی ئێران بە ئاستی 500,000 بەرمیل لە ڕۆژێکدا لە کاتی زۆر نەگونجاو دادێت، چونکە نەوتێکی زیادەی زۆر لە بازاڕەکاندا هەیە کە ڕۆژانە بە 2 ملیۆن بەرمیل دەخەمڵێنرێت. لە بەرامبەردا خواست زۆر لاوازە. هەروەها بانکی گۆڵدمان ساکس دەڵێت گەر هاوکێشەی خواست و خستنەڕوو گۆڕانکاری بەسەر دانەیەت، ئەوان نرخی نەوت زیاتر هەرس دەهێنێت، چونکە ئەمبارە بازرگانیەکان و تەنانەت کەشتیە بار هەڵگرەکانیش پڕبوون لە نەوت و چاوەڕوانی فرۆشتنن. بەپێی بنەمای بازاڕەکانی نەوت، ئاستی $20 هێمایەکی ترسناکە بۆ نرخی نەوت و دابەزینی نرخەکان بۆ خوار ئەو ئاستە کۆمپانیەکانی بەرهەمهێن ناچار دەکات بەرهەم ڕابگرن، چونکە خەرجیەکانی خۆی دەرناکاتەوە. راپۆرتەکە ئەوەش ئاشکرا دەکات بەهۆی دابەزینی نرخی نەوتی خەو لە ماوەی چەند مانگی ڕابردوودا، وڵاتانی ئەندامی ئۆپیک نزیکەی $500 ملیار زیانیان بەرکەوتووە و گومانی زۆر هەیە لەسەر بەردەوامی ئۆپیک لەو سیاسەتە نەوتیەی کە ماوەی زیاتر لە 1 ساڵە پەیڕەوی دەکات بۆ بەرگریکردن لە بەرهەم و گوێنەدان بە داشکانی نرخی نەوت.